هەر سەبارەت بە پێشەنگاکە ئێمە میوانداری دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەوە بەرهێنانمان کردو کە بە شوێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بێت. سڵاو لەبێ دکتۆر، پێمان بڵێ گرنگی ئەم پێشەنگایە بۆ هەرێمی کوردستان چییە؟ سڵاو لێبێ هاژە خان، سڵاو لە بینەرانی کورد کەناڵی بەڕێستان. طبعاً پێشانگای نێودوڵەتی خانوبەرەوە بەرهێنان کە ساڵی سێمە ئەم ساڵ جێبەجێ دەکرێت و بەڕێوە دەچێت. طبعاً پێشانگایکی گرنگە لەبەر ئەوەی فڕەسی ئیستیسماری لەوێ عرض دەکرێن لە ڕووی عقاراتەوە لە پێی گەیشتنی کۆمپانیەکانی ئەندازیاری، کۆمپانیەکانی خانوبەرە و هەروەها کارگەکانی بواری بیناسازی لە هەرێمی کوردستان کە بەڕاستی پێگەیشتنی ئەم خەڵکە دەرفەتێکی یەکجار زۆری باشی ئیشکردن، بزنسکردن و بەرهێنان لە هەرێمی کوردستان بەگشتی و لە هەولێریش بە تایبەتی دروست دەکات. لە ساڵانی ڕابردوش ئەنجامەکانی ئەم جۆرە پێشانگانە زۆر گرنگ بووینە لەسەر ئابووری بەگشتی لە هەرێمی کوردستان و لەسەر ڕەخساندنی هەڵی کاریش بوو گەنجانی ئێمە بۆ خەڵکی ئێمە بە شێوەیەکی تایبەت. طبعاً کەرتی بینەسازی، کەرتی عقاری بەگشتی لە هەرێمی کوردستان وەکو ئەوەی کە لە هەموو ئابووری وڵاتانی دنیا هەیە گرنگێکی تایبەتی خۆی هەیە بەوەی کە محەفزێکی ڕئیسیە بۆ هەموو کەرتەکانی تر. ئەگەر کەرتی عقاری گەشە سندوو بێ کەواتە بواری پیشەسازی گەشە دەسێنێ بەوەی کە کارگەی زیاتر، دەستیکاری زیاتر، بابەتی هاتوچۆی زیاتر، حتا لە بوارەکانی تریش کاریگەری دروست دەکاتن لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی دروستکردنی سیولای نەقدی، لە ڕووی گواستنەوەی سیولە نەقدی لە دەستێک بۆ دەستێکی تر هەموو تەسیراتی زۆر ئیجابی اقتصادی دروست دەکەن. بۆش ڕؤیای جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرۆر بارزانی ئەوەیە کە داعمی ئەم کەرتە بکرێتن باید بتوانین داعمی کەرتەکانی تریش لە ڕووی اقتصادیەوە بکەین و گەشەیان پێ بدەین. باشە دکتۆر، ئێوە وەکو دەستەی وەبەرهێنان ئایا ڕازین لەو ئاستەی کە ئێستا هەیە بە تایبەت لە سێکتەری نیشتەجێبوون یاخود بڵێن بیناسازی خانوبەرە عقارات بەگشتی، ئێوە ڕازین لە وەبەرهێنان لەو سێکتەرەیە؟ طبعاً هەموو پرۆسەیەک باشی هەیە خراپی هەیە. طبعاً ئێمە کە لە سەردەمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دراوە باشترین دەرفەت بەکار بێ لە دروستکردنی پرۆژەی باشتر بە کواڵیتی باشتر. طبعاً ئێمە کەم و کورتی لە هەندێک پرۆژە هەیە کە لە ماوەکانی ڕابردوو بۆ ئێمە ماوەتەوە هەندێک کێشان کە بەسەر ئێمەوە ماونەتەوە ئێستاش گرفتی ئێمەن لە سەردەمی ئێمەش دەلەوانەیە هەندێک پرۆژە گرفتیان بۆ دروست ببێتنیان بۆ دروست بووە، بەڵام هەوڵمانداوە بە ڕۆحیەتێکی نوێ، بە ئالیەتێکی نوێ، بە کواڵیتی نوێ، بە هەماهەنگی لەگەڵانە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان باشترین کواڵیتی و کەفائی باشتر لە پرۆژەکانی بیناسازی لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێتن. ئێستا الحەمدولیلا لە سەردەمی کابینەی نوێمدا ئێمە پرۆژەمان هەیە کە ڕێژەی سەوزایی زۆر بەرزی بودانراوە، ئەلعابی ئاوی لەناو بەحیرات لەناو ئەو پرۆژانە هەیە، جگەلەوە تێکەڵیەکی لەگەڵ پرۆژەکانی لەگەڵ کەرتەکانی تریش دروست کردووە. تەنها ئێمە کە وڵاتمان بە هەندێک پرۆژەدا تەنها پرۆژەی سەکەنی نەبووە بەڵکو پرۆژەی سیاحیشمان لەگەڵی داوە، پرۆژەی بازرگانیشمان لەگەڵی داوە، پرۆژەی وەرزشیشمان لەگەڵی داوە بۆ ئەوەی بتوانین ئێمە پرۆژەی میکست لە هەرێمی کوردستان زۆرتر بکرێتن و بە کواڵیتی و کەفاەتی باشتریش. جگە لەمەش ئێمە طبعاً لە بەردەوام هەوڵی ئەوە دەدەین پرۆژەکان بە کواڵیتی بە کەفاەتی باشتر جێبەجێ بکرێتن لە ڕێگەی ڕێنمایی زیاتر. جەنابی سەرۆک وەزیران ئەمڕۆ لە مەحزاری وتارەکەی باسی کۆمەڵێک بڕیار و ڕێنمایی کرد کە بوونە ڕاستپاردە بۆ ئێمە لە داهاتوو وەکو دەستەوە بەرهێنان لایەنەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان دەیکەینە بەرنامە و دەیکەینە ئیش بۆ خۆمان کە بتوانین لەمە دووە هەموو ئەو پرۆژانەی لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێن بە پێی ڕؤیا و ڕێنمایی جەنابی سەرۆک وەزیران بن کە پێویستە ڕێژەی سەوزایی زیاتر بێ، کواڵیتی لە مستەواتی عالەمی بێ، بابەتی حەوادثی طەبیعی بەرگە بگرن. هەموو ئەمانە پێویستە لەمەوەدا بکرێنە بەرنامە و ئیشی لەسەر بکرێتن تاکو بتوانین لە هەرێمی کوردستان
پرۆژەی کوالەتی و کەفاەتی باشتر لە ڕووی بیناسازیەوە دروست بکرێتن و ئینشاڵە دەبینین کە لە داهاتوودا چەند پرۆژەی ناوازە و باش لە هەرێمی کوردستان دەبێتن کە هەرێمی کوردستان و پرستیجی هەرێمی کوردستان لە مستەوایەتی بەرزتر دەبینینەوە لە داهاتوودا ئینشاءڵڵا. باشە بەڕێز دکتۆر محەممەد پێم بڵێ چۆن بتوانن هەرێمی کوردستان کوردستانیان زۆرترین سوودمەند بوون لەو پرۆژانە بە تایبەت لە وەبەرهێنان لەو پرۆژە نیشتەجێبوونانە لە بواری بیناسازی هەموو ئەو کەسانی کە کڕیارن بەشی هەرە زۆریان کوردستانیان بن چونکە ئازانرێ ئێستا بەشێکی زۆری کڕیاران لە خوار و ناوەڕاستی عێراقەوە دێن ئەوان زیاتر سوودمەندن چی بکرێت بۆی کە کوردستانیانی خۆمان وەکو سەرۆکی حکوومەتی ژووتی کە ڕێژەی کرێکی کەم بکرێتەوە ئەوان بتوانن سوودمەند بن لی ئەمە ئەم بابەتە دوولانی ئەساسیە یەکیان لایانی ئیستیسماری کە ئەتوو بتوانی سوود لە پارەی خەڵک وەرگری لە دروستکردنی پرۆژە لە هێنانی پارە بۆ هەرێمی کوردستان کە دواتر ئەمە کارگەکانی ئێمە دەستیکاری ئێمە بازاری ئێمە سوودی وەرگری ئەمەش لە ڕووی اقتصادیەوە حاڵەتێکی سەلیمە خەڵک لە دەرەوەی هەرێمی کوردستان بێ شوقا بکڕێ بە بێتەخاوانی یەکەیەکی نیشتەجێبوون سوودی لێوەر بگری ئێمەش سوود لەو پارەیە وەردەگرین وەکو هەرێمی کوردستان بێگومان ئەو لەو نزیکەی 200,000 یەکە نیشتەجێبوونەی کە پێشتر بڕیاری لەسەر درراوە ئێستا لە بواری جێبەجێکردنیان تەواو بووینە 160 زیاتر زۆربەی هەر زۆری خەڵکی هەرێمی کوردستان توانیتیان سوودی لێر بگرن لەبەر ئەوەی بزەبەت 150 ئەم پرۆژانە بریتی بووە ئەمە لە دەستەوە بەرهێنان پێ دەڵێن لۆکۆست کە لە 50,000 دلار کەمترە نرخەکەی کە زۆربەی هەر زۆری خەڵکی هەرێمی کوردستان ئەوانەی کە طبقەی وستان یان هەندێک کەمترن توانیتیان سوودیان لێوەر بگرن جگە لەوەش ئێمە 23,000 وحدەی سندوقی نیشتەجێبوونمان هەیە کە لە هەرێمی کوردستان لە دەستەوە بەرهێنان لە هەموو شار و شارۆچکەکان جێبەجێ کراوە و زۆربەی هەرە زۆریشان تەواو بووینە لە تەوەری دووەم ئێستا بەپێی بڕیاری جەنابی سەرۆک وەزیران ئێمە پرۆسەیەکمان دەست پێ کردووە کە پرۆسەی دروستکردنی خانووی خەڵکی کەم دەرامەت و کرێنشینە لە هەرێمی کوردستانە کە لە قۆناغی یەکەمدا 20,000 یەکە لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئێستا لە قۆناغی جێبەجێکردندا کە بزەبت ئەمەیە کە جەنابی سەرۆک وەزیران زۆر پێداگیری لەسەر دەکات کە پێویستە ئەمە بیداەتی پرۆسەیەک بێ تاکو لە داهاتوو هەموو خەڵکی هەرێمی کوردستان دانیشتوان هەرێمی کوردستان بتوانن ببنە خاوەنی یەکەیەکی نیشتەجێبوون بە کوواڵیتیەک و کەفاەتێکی باش لە ناویدا بژین بە شانازیەوە لە ناویدا بژین بە سەربەرزیەوە لە ناویدا بژین و بتوانن لە ژیانێکی ئاسوودە تێدا بکەن ئینشاءڵڵا ئەم پرۆسەیەکەوە دەست پێکراوە و خەریکین ئیجراعاتین بۆ ئەوەی بتوانین لە زووترین کاتدا دەست پێ بکەین. باشە کەواتە دکتۆر باسی 20,000 یەکەی نیشتەجێبوونەکەت کرد بە دەرفەت هێزام لێرەوە لە توی بپرسم کێچێتە قۆناغی جێبەجێکردن بە تایبەت ناوەکان کەی بڵاوە کرێتەوە بۆ ئەو کەسانەی کە فۆرمەکەیان پڕ کردوتەوە دوایین قۆناغی چی ئەبێت زانیاری زیاترم لەسەر ئەو 20,000 یەکەیە بەرە لە بەرەوەی هاوڵاتێکی زۆر ئومێدیان لەسەر هەڵچنیوە. ئێمە طبعا لە هەموو هەرێمی کوردستان 120,000 کەس نزیکەی 120,000 کەس چکە 119,000 و کەسێک پێشکەشی ئەم یەکانەیان کردو لە سەرتاسەری هەرێمی کوردستان طبعا ئێمە لە ئەو داتانە تەوزیعی سەرهەشت شوێنی ئەساسی لە هەرێمی کوردستان کراوە 4 پارێزگا لەگە 4 ئیدارەی سەربەخۆ هەموو ئەم شوێنانە کۆدی تایبەتیان یاخود پاسوۆرد و یۆزەرنێمی تایبەتیان بۆ کراوەتە بۆ ئەو خەڵکەی کە لە ناوچەکانیان پێشکەش کراوە بۆ ئەوی لژنەیەکی باڵا لە پارێزگا دروست بووان لە ئیدارەی سەربەخۆ ئێستا خەریکی فەرزی ناوەکانن لە پاڵ ئەوە لژنەی تایبەت بە سەرۆکاتی پارێزگار یان سەرۆکی ئیدارەی سەربەخۆ دروست بووە خەریکی تەرخانکردنی زەوین لە وەبەرهێنان لە فەرمانگەکانی وەبەرهێنان کە ئێمە 8 بەڕێبەراتی گشتی وەبەرهێنان لە شارەکانمان هەیە لە هەموو پارێزگای ئیدارە سەربەخۆکان داوەت نامەیان بۆ وەبەرهێنەران ناردووە بۆ ئەوەی ئوفەرەکان پێشکەش بکرێ بەپێی ئەو مواسفاتانەی کە لە بڕیاری ئەنجومەنی وەزیران بە ئیمزای جەنابی سەرۆک وەزیران دەرچووە پێشکەش بکەن تاکو بتوانین بگەینە خاڵێکی هاوبەش لەگەڵ وەبەرهێنەران بتوانین یەکەیەکی نیشتەجێبوون بە کوڵەتێکی باش بە سەرێکی کەم بە قستێکی درێژخایەن لە هەرێمی کوردستان لە هەموو ناوچەکان بە یەک شێواز و بە یەک ستایل بەسەی تایپی 80 متری 100 متری 120 متری دروست بکرێتن ئێمە ئێستا لە قۆناغی ئیشکردن داین دەستمان پێ کردووە ئینشاءالله لە مدەیەکی نزیکدا ئێستا
ئێمە لەگەڵ پارێزگا و ئیدارە سەربەخۆکان قسەمان کردووە بتوانین کامە پارێزگا کامە ئیدارەی سەربەخۆ زووتر دەتوانی دەست پێ بکە ئێمە با بڵێن وەکو مسابقەیەکیشە بتوانین زووتر دەست پێ بکەن تا لە مدەیەکی زووتر ئەم شقانە دەست بە ئیشکردن بکرێت دەست بە کاری بیناسازی بکرێت دواتر دابەشیش بکرێتن هەر لەسەر فەرمانی جەنابی سەرۆک وەزیران ئێمە لەگەڵ چەند خەڵکێکی ڕاوێژکاری بیانی کوبووناومان کردووە تاکو کوالەتی ئەم شوێنانە لەسەر کوالەتێکی عالەمی بێ بتوانین کەفاەتێکی زۆر باشتر لەم پرۆژانە کە ئەمە پرۆژەیەکە بۆ ئەو خەڵکانەی کە ناتوانیوە سوود لە پرۆژەکانی و بەرهێنانی ڕابردووار بگرن لەمە دووە ئەمە دەرفەتێکە زۆربەی هەرە زۆری خەڵکی هەرێمی کوردستان کە بە کەم دەرامەتیان بە کرێنشین ناسراوە بتوانن سوود لەم پرۆژەوە بگرن ئینشاءالله ئەم تەنها ئەم 20,000 تەنها ئەمەنیە بەڵکو قۆناغی تریشی بەسەر دادێتن بۆ ئای بتوانین بەردەوام ئەو لیستانەی کە هەیە بۆ پێشکەشکردنی ئەم جۆرە خانوانە ئەم جۆرە شقانە وەرگرن لە پاڵ ئەمەشدا ئێمە 9004 یەکەی تری وەزارەتی ئاوادانکردنەوە و نێشتەجێکردن هەیە کە دەستەوە بەرهێنان تەکلیف کراوە بودجەیان بوو دەستەبەر بکە لە ڕێگەی پرۆژەکانی تریەوە بەرهێنانەوە خەریکین ئەم پرۆسەیەش ئینشاءالله تەمویلی ئەم پرۆژانە بکەین تاکو بتوانین ئەمانەش ئەم 9004 وحدەش لە سەرتاسەری هەرێمی کوردستان خلاص بکرێتن و بدرێتە خەڵکی هەژار و بدرێتە خەڵکی کرێنشین تا سوودی زیاتریان لێوەر بگرن. بەڵێ بەڕێز دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەوە بەرهێنان سپاس کە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوە.